وانەکانی کوردی و عەرەبی هەژمار دەکرێت؟ قوتابیانی خۆشەویست، بۆ وەڵامی ئەو قوتابی بەڕێزە نمرەی وانەی کوردی و عەرەبی بۆ ساڵی خوێندنی بۆ ئەو قوتابی بەڕێزانەی کە ساڵی 2025-2026 لە پۆلی دوازدەن هەژمار دەکرێت. بەڵێ ئەو چەند ساڵی ڕۆی وانەی کوردی و عەرەبی بۆ ئەو قوتابی بەڕێزانەی کە نمرەی بەرزیان دێنا بۆ کۆلێژە بەرزەکان ئارەزوومەندانە بوو. بەڵام بۆ ئەم ساڵی خوێندن ساڵی داهاتوو کە دەکات 2025-2026 وانەی کوردی و عەرەبی ئیجباریە، بە هیچ شێوازێک ناتوانانی کوردی و عەرەبی تەرک بکات. هیوای سەرکەوتن بۆ ئەو قوتابی بەڕێزانە و سەرجەم ئەو قوتابی بەڕێزانەی کە لە ماڵەوە خەریکی وانەکانیان.